شویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین و یەکەم بەرنامەی پانۆڕاما لە ساڵی 2026 بە هیوای ئەوەی کە کۆی بەرنامەکانمان پڕ بێ لە شرۆڤە و هەواڵی دڵخۆشکەر لە پێناو ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و خاک و خەڵکی کوردستان. دوو پرس باڵواسراوی و باڵپەسەرراوی ماونەتەوە زۆرترین گفتوگۆی سیاسیەکانی لەسرە بە تایبەتی ژێچەتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان، ئەویش پرسی پێکێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها پرسی پێکێنە یان پرسی دیاریکردنی سەرۆک کۆمارە. لە دوایەوەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێک هات قسەکان بە یان ڕووی گفتوگۆکان لەسەر دیاریکردنی سەرۆک کۆمارە. تا ئەم ساتێشتی نیشتیمانی کوردستان بە فەرمی هیچ کاندیدێکی پێشکەش نەکردووە. بڕیارە لە کاتژمێرەکانی ئایندەدا و لە دوای تەواوبوونی ئەو ماوە یاساییە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی خۆی دیاری بکات. یەکێتی کێ کاندید دەکات، بەچیەوە دەبەسترێتەوە، ئایا هیچ پەیامێکی لە پارتیەوە پێگەیشتۆ کە بەیەکەوە بتوانن کاندید بۆ پۆستی سەرۆک کۆمار پشتیوانی لێ بکەن. کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو کوێ هەنگاو دەنێت لەگەڵ بەڕێز زیاد جەبار ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەم. کاک زیاد زۆر سپاس. بەخێر بێ. بازارە لە سەرۆک کۆمارەوە دەست پێ بکەین لە پرسی سەرۆک کۆمارەوە، ینی ئەو بابەتە لای یەکێتی نیشتیمانی کوردستان گەیشت بەچی؟ سڵاو ڕێزم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. دیارە پرسی سەرۆک کۆمار لە عێراقا لە دوای پرۆسەی ئازادی و لە 2023ەوە لە عێراقی تازە ئەو عێراقی کە هەموو لا قەنعەتیان پێوە تاوەکو ئێستش بە شێوەیەکی تەوافقی عێراق بەڕێوەچێت. سەرۆکایەتیەکانی عێراق بۆ سەر پێگاتەکانی عێراق دابەش کراوە و بۆ حکومەی کە شیعە لە عێراقا زۆرینەیە بەردەوام ینی لە دوای هەڵبژاردنەکانیش گەورەترین کوتلەی پەرلەمانی شیعەکانن، سەرۆکوەزیران بۆ شیعەکانەوە سوننەکان بەردەوام لە دوای ڕوحانی ڕژێمی عێراقەوە سەرۆکی پەرلەمانیان بەرکەوتووە، سەرۆکی کۆماریش بەرکورد کەوتووە. لە ساڵانی ڕابردووەوە خۆتان دەزانن هەمولایەکی زانە و خەڵکی کوردستانەوە ئازانن کە لە عێراقی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی کاریگەری هەبووە بە تایبەت لە داڕشتنی دەستور کە بتوانین ماف و داخوازەکانی خەڵکی کوردستان لە دەستوری هەمیشەیی عێراقا جێگە بکاتەوە و بتوانین بەشێکی گرنگ لە مافەکانمان بەدەست بێنین. دیارە بەشێکی گرنگی بۆ حکومەی و کاتە سەرکردایەتی سیاسی کورد یەکڕیز بوون، بە یەکەوە لە بەغا بووین و یەکێتی نیشتیمانی کوردستانش لەو کاتەوە دەرکی بۆ کردو کە بێمە لە عێراقی نوێ ڕۆڵی کاریگەرمان هەبێەوە بتوانین ڕۆڵی خۆمان ببینین و مافە و داخوازەکانی خەڵکی کوردستان لە دەستوری هەمیشەیی عێراقا هەر بۆیە ئەو کاتە قورسایی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا و لە پێگەێنانەوەی عێراقێکی نوێ بەشداری کرد و ئەو کاتە ڕەوانشاد مامجەلال و بەشی زۆری قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا بوون و بەشدار بوون. بەشێک لە ماف و داخوازەکانی خەڵکی کوردستان لە دەستورە جێگەی بووەتەوە کە کورد 100 ساڵە خەباتەکە لە پێناوی کە مافە دەستوریە مافەکانی خۆی بەدەست بێنێ و بەشێکیشی پێمان وا بووە کە لە ساڵانی داهاتووە پێویستە بە دیپلۆماسیەت و بە خەباتی پەرلەمانی خەبات بکەین لە پێناوی بەدیهێنانی ئەو مافانەش کە بەدەست نهاتوون و گرنگترین شتیش بۆ کوردەوە بوو ئەوەی کە لە دەستورە جێگەی بۆتەوە بتوانین چۆن پارێزگاری لێ بکەین و بتوانین جێبەجێ بکرێت بۆی کورد بە مافەکانی خۆی بگات. ساڵانێک تا 2013 لە 2023 بۆ 2013 کورد لە عێراقا یاکرێ بڵێن وەزع بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە لە بارودۆخێکی زۆر باشا بوو و کێرفەکە بەرەو سەرەوە پەیوەندیەکانی باش بوو و ئەو ناکوچانش لە نێوان هێزە عێراقیەکانە هەبوو، لە نێوان شیعەکان خۆیان، لە نێوان سوننەکان خۆیان، لە نێوان شیعە و سوننە کورد دایما فاکتەری خێر بووە بە تایبەتی ڕۆڵی سەرۆک مامجەلال کە ئێستش لە عێراقا بەردەوام قسەی لەسەرەکرێ مامجەلال ڕۆڵێکی بینی بۆ کۆکردنەوەی هەموو عێراقیەکان لەسەر مێزێک. یعنی ئەکرێ بڵێن ڕۆڵی سەرۆک کۆمار ئەچی دەسەڵاتێکی باشی هەیە سەرۆک کۆمار لە ڕووی دەستوریەوە، بەڵام مامجەلال گەورەی مامجەلال زۆر زیاتر ڕۆڵی دابوو بە
بە سەر و کۆمار بۆ کۆکردنەوەی هەموو عێراقیەکان بە شێوەیە کە مامزرالیان بە سەمامی ئەمان نەزانی لە عێراقا. گرنگ بوو بۆ ئێمە لەو ڕۆژگاری کە ئەمە بوو بە عرفیش تەڵەن هێزیش قانونی هەیە وەکو قانون نییە بەڵامەویش هێزیی خۆی هەیە بوو بە عرف تاوەکو ئێستا سەرۆک وەزیران لە شیعەکان و سەرۆکی پەرلەمان لە سوننەیەوە سەرۆک کۆماریش لە کووردا لە ناو کوردیش ئەم عرفا وا بووە کە سەرۆک کۆمار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆ حکومە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لە حیزبە عەریقەکانی عێراق و خاوەن تاریخی و ڕابردوویەکی خۆیەتی سیاست و استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لای هەموو نەک لە هێزە کوردستانەکان لای عێراقیەکانیش ڕوونا کە یەکێتی چیەوێت یەکێتی بەردەوام خەڵاتی کردووە لە پێناوی بەدیهێنانی دیموکراسیەت و لە چوارچەوەی عێراقیشی دیموکراتە کوردستانیش بە مافەکانی خۆی بگاوە لە سەرەتاشەوە مەسەلەی فیدراالێت کە ئێستا لە عێراقا پیاداکرێت سیاست و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە خەباتی زۆر کرد لە پێناوی بەدیهێنانی ئەو بابەتە هەر لە پەرلەمانی کوردستان پێش ڕوخانی ڕژێمی عێراق تا دوای 2003 و دانیشتن لەگەڵ هێزە عێراقیەکان و دوای ڕوخانی ڕژێمی عێراق و یەکێتی هەوڵی زۆری داوە بۆی کە ئەمە بەدەست بێت لەبەرەوە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لای هێزە عێراقیەکان ڕوونا و کاریگەریشی هەیە بۆ حکومەی کە ئەمە لە ینی میراتێکە لە سەرۆک مام جەلالەوە بۆمان ماوەتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێت عێراق هێزە عێراقیەکان هەموو لایەک هەموو پێگاتەکانی عێراق بتوان لەسەر مێزی گفتوگۆ کۆ بنەوە تاواکو بتوانین خزمەتی میلەتەکانی هەموو میلەتی عێراق بکرێت هەموو گەڵانی عێراق بکرێت ئەمە ڕوونا لەبەرەوە هەمووکو عرفێک لەبەرەوە بەشێکی زۆریشی ئێستش پێگاتەکانی عێراق لەگەڵەوەن کە سەرۆک کۆمار لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەبەرەوە هۆکارانەی کە لە پێشا باسم کرد بە تاریخی بە استراتیژ و سیاسەتی بە بەرنامەی لە قوربانیدانی و بە نفوسی ئەوە بە حەقی یەکێتی نیشتیمانی کوردستان ێزانین و کە سەرۆک کۆمار لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێت ئەمە تا ئێرە باشە بۆچی پارتی دموکراتی کوردستان داوایەکە من نازانم وەکو داواکردن پارتی دموکراتی کوردستان چکە چەند ئەگەر ئاگادار بی لەم فەتریا ئەوەی لە ڕاگەاندنەکانەوە بینیمان چەند جارە گۆڕانکاری بەسەر ڕاوبۆچوونەکانی پارتیا هاتووە لەسەر ئەم بابەتە بەڵام بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە سیاسەتێکی نەگۆڕە جناب لە سەرەتا باسی کرد حتا کاندیدمان تا ئێستا بەڕەسمی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاندیدێکی دیاری نەکردووە دووشەمە ئەدوامەوڵەتە سبینێ کاک زیاد بۆچی یەکێتی تا ئێستا کاندیدی دیاری نەکردووە ئەچیت یەکێتی نیشتیمانی کوردستان بیرکردنەوەکەی هەمەلایەنەیە هەرەوە نییە کاندیدێک دیاری بکە طبعاً لە پێگاتەی شیعە بێ کەسێک بۆ ڕێزوزرا دیاری بکرێ ئەمەش ڕەنگە کاریگەری لەسەر ئەم بابەتە هەبێ و هێزەکانی تریش بەلای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە گرنگە کە ئەو کاندیدەشی دیاریە کات کە بەدڵی هەموو لایەک بێت یعنی هەموو هێزەکان تێبگەن لەوەی کە ئەو کاندیدەی یەکێتی نیشتیمانی کوردستان دیاریەکات بە چه ئامانجێک دیاریەکە ئامانجی یەکەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوە دەسەڵاتی سەرۆک کۆمارە کە بتوانێت پارێزەری جێبەجێکردنی دەستور بێ لە عێراقا هەر نادەستوریەک لە عێراقا بکرێت سەرۆک کۆمار ڕێگری لێ بکات ئەمە بۆ کورد زۆر گرنگە چۆ خۆتان نەزانن هەموو هێزە سیاسەکانی کوردستانەکان قسە بەردەوام قسەمان لەسەرەوەی کە پێویستە لە عێراقا دەستور جێبەجێ بکرێت لەبەرەوە ئەرشی سەرۆک کۆماریشە کە پارێزەری پاراستن ینی پارێزەری دەستور بێ و پارێزەری جێبەجێکردنی دەستور بێ ئەمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر گرنگە و بتوانێت کاریگەری و ڕۆڵی هەبێت لەسەر کۆکردنەوەی هەموو هێزە عێراقیەکان و ئیجابەتی باشی بۆ خەڵکی کوردستانە بێت بەدڵنییا یەکێتی بەردەوام هەوڵەکانی بۆ ئەو بۆ کە کەسێکی وا دەستنیشان بکات بۆ سەرۆک کۆمار باش لە مێدیای کوردیدا و لە مێدیا عەرەبیش تەنانەت زۆر ناوی سەرۆک بافڵ ئەهێنرێ بۆ ئەوەی کە یەکێتی سەرۆک بافڵ کاندیدەکە ئەو ناوهێنانە بۆ یەکێتی نێتێکی وای هەیە ئەوی زانیاریت هەبێت کە سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی کاندید بێ بۆ سەرۆک کۆماری عێراق من پێم وانە نەک بۆ سەرۆک بافڵ و نە بۆ هیچ کەسێکە کە بەڕسمی لا یەکێتی نیشتیمانی کوردستان و ناوی هاتبێ ئەمە تەبان خوێندنەوە
ئەوەی دام دەستگا میدیایەکان خۆیانن کە بۆ قسە و باز لەسەر ئەم بابەتە بەڵام ئەگەر قسە لەسەر چوونی سەرۆک باوەڵ بکرێ بە دڵنیاییەوە سەرۆک باوەڵ سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانە یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرتا باسم کرد خاوەنی ئەو هێزەیە و لە ڕابردوو لە تاریخی ئەو میراتی کە هەیەی بەتایبەت نموزارێک بازەواکەم ئەوەی کە لە دوای سەرۆک مامجلال ڕۆنشاد مامجلال بۆ یەکێتی نیشتمانی کوردستان جێماوە بە تایبەتی هەموو علاقات و پەیوەندیانە لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ هێزە هەرێمایەتیەکان لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان کە بەداخەوە ئەویش خودە قۆناغێکا بەهۆی لە دوای مامجلال بەهۆی سیاسەتی هەڵەی کوردەوە بە تایبەتی مەسلەی ڕفراندۆم بەشێک لەم پەیوەندیانە تێک چوون و کاڵ بوونەوە بەڵام لە ماوەی 4 ساڵی ڕابردووە ئەگەر خەڵکی کوردستان ئەچی داگای لەوەیە کە ڕەنگە زۆربەی کات لەمایەکە چەند جارە سەرۆک باوەڵ سەردانی بەغای کردوێ ئەمە سیاسەتی یەکێتی نیشتمانی کوردستان سەرۆک باوەڵە بۆی بتوانین ئەم علاقەت و پەیوەندیانە ڕێخێنەوە خۆشبەختانە ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان لە ئاسێکەیە کە لە هێزە کوردستانەکان هیچ هێزێک بەقەدەر یەکێتی نیشتمانی کوردستان علاقات و پەیوەندی لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ پێگاتەکانی عێراق لەگەڵ شیعە سونە پێگاتەکانی تری عێراق لەگەڵ هیچ کام لەوانە کەس بە قەدەرێکێتی علاقات و پەیوەندی باش نییە لەگەڵ هێزە هەرێمایەتیەکان یعنی کاک زیاد ئەگەر سەرۆک بافڵ یەکێتی نیەتی هەبێ سەرۆک بافڵ وەک سەرۆک کۆماری عێراق دیاری بکات گرفتێک لەو بابەتەدا چییە ینی کێشە چییە بۆ نمونە ئەو لە ماوەی ڕابردوودا بەردەوام پەیوەندێکی باشی لەگەڵ شیعە و سونە هەبووە ینی ئەوە ڕێی ڕۆژنامەنووسی خۆم ینی بڵێ مەسەلەن وەزائیدەن ئەخیر جاریش مەسەلەن پەیوەندی نێوان هەرێم و بەغدا ئەو ڕێکی کردەوە کەواتە بۆ کورد بەسوود نییە گەر کەسێتێکی ئاوها یەکێتی تەنانەت هانیش بدرێت کە سەرۆک بافڵ داوای لێ بکرێ ببێتە سەرۆک کۆمار ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو کاتێک سەرۆک مامجلال چوە بەغا بوو بە سەرۆک کۆمار کوردی سوادی لێکرەوەی کە باسم کرد لە 2013 10 ساڵی خۆشگوزرانی خەڵکی کوردستان بوو یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆڵی کاریگەری هەبوو بەڵام لێرە یەکێتی نیشتمانی کوردستان وەکو خۆی زەرەری کرد لەم بابەتە وەکو یەکێتی وەکو حیزب بەڵام مادام مەکسەبەکەی بۆ خەڵکی کوردستان بووە بەلامانەوە گرنگ نەبووە هەموو کات ئەمە لەسەر زاری ڕۆنشاد مامجلالەوە تراگەر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ یەکێتی نیشتمانی کوردستان چیشی بەسەر بێت کامە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ طبیعیە یەکێتی کاخۆ و کەو ساڵانە 2003 بۆ 2013 یەکێتی زەرمەند بوو وەکو حیزب لە غیابی مامجلال لێرە بۆ هۆی لەدبوونی یەکێتی بەشێک لە جستەی یەکێتی لێ بووە ئێستاش ئەگەر لە بەرژەوەندی ئەچیت چوونی سەرۆک بافڵ بۆ بەغا بۆ علاقات و پەیوەندی هەیەی بۆ وزە و قابلیەتی کە بۆ علاقات و بۆ پەیوەندی و بۆ جوڵا هەیەی بە دڵنیای عراقیەکان هەموو سود لەم بابەتە وتەنیوتی چونکە سیاسەتی ماجلەیەکێتی ئەو نەویست باسی خۆی بکە بەس چێ جگەلەیەکێتی دووشەمە لە تارانە چوارشەمە لە لەندەنە مەسەلەن پێنجشەمە لە نیویۆرکە لە واشنگتنە ئەوانەش گرنگە بۆ عێراق لەو دۆخەدا بۆ ڕاگررتنی باڵانس بە دڵنیاییەوەکو عەرزم کردی سیاستەکانی سەرۆک مامجلال جێبەجێەکرێ و پەیڕەوی سیاستەکانی مامجلال ئەکرێ و ڕێبازەکەی مامجلال ڕێبازی ئیشکردنمانە بێ بە دڵنیاییەوە سەرۆک بابڵ بچێتەوە ئەو ڕۆڵە گرنگە کاریگەرا بینێت بەڵام خۆ لەلایەکی سەرۆک بابڵ خۆشی بە دڵنیاییەوە بیر لە یەکێتی نیشتمانی کوردستان ئەکاتەوە کە یەکێتی ئێستاوە چەند ساڵێکە کۆمەڵە گۆڕانکاری زۆر باش لەناو حیزبەکە ئەنجام درراوە بۆ داهاتوش بەردەوام وا لە یەکێتی نیشتمانی کوردستان بکرێ کە یەکێتی داهاتوو بێت و لای خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان ئەم بۆ داهاتووم حیزبە بە پێویست بزانێ لەبەرەوە گرنگە و بە دڵنیاییشەوە لە یەکێتی نیشتمانی کوردستان بێت و دڵی سبەینێ لە کاتی خۆیان کاندیدی یەکێتی نیشتمانی کوردستان پێشکەشە کرێت و بە هیوای ئەوەشین کە هەموو هێزە کوردستانی و عێراقیەکان پشتیوانی کاندیدەکەی یەکێتی نیشتمانی کوردستان بکەن چونکە مەبەستمانە کە ئەوەی کاندیدەیەکی یەکێتی نیشتمانی کوردستان پێشکەشێکە کاندیدی تەواوی عێراقیەکان بێ کاندیدی شیعەکان بێ سونەکان بێ بۆی هەموو لایەک بەیەکەوە پشتیوان بین بۆ ئەو کاندیدێکی یەکێتی سبەینێ پێشکەشیەکە ڕێکەوتن یان لانی کەم بە دڵی شیعە و سونە و لایەنە سیاسی کوردیەکانی شەبێ لە هەرێمی کوردستان بەردەوام ئێمەوە ماوەتووە بە تایبەت هێزە کوردستانەکان بە
ئێستا لەم قۆناغی ئێستا کە منطقەکە لە گۆڕانکاری گەورایەوە جوڵێکی سیاسی قوز لە منطقەکە هەیە بەردەوامیژێتی لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە لە هەوڵی ئەو یەک ڕیزی داوە لە عێراق بۆی بەیەکەوە بین و بۆ لە ڕابردوو شایەتی باجی ئەم یەکڕیزەی داوە بەڕاستی بەڵام کوردستان خەڵکی کوردستانی سوودی لێبینەوە لەبەرەوەی بەلایە گرنگ نییە و پێش هەڵبژاردنەکانیش هەموو لایەکتان شایەتی ئەوادەن و ئێوە ڕاگەندکاران ئاگاتان لەوە هەیە کە یەکێتی بەردەوام مبادرەیەوەی کردووە کە بەیەکەوە بین ئێستاش بەلایەتی نیشتمانی کوردستانەوە گرنگە هەموو هێزە کوردستانیەکان بەیەکەوە بین و لەگەڵ هێزە عێراقیەکان پەیوەندی باشمانە بێ وەکو ئارزم کردی ئەو کاندیدش کە دیاریەکرێ کاندیدی هەموو خەڵکی کوردستان و هەموو عێراقیەکانیش بێت بەو شێوەیە یەکێتی ئەوێ لە بەغدا ئەمجارە چی بکات چۆن ئەو میراتی بەڕێزت باست کرد و 10 ساڵ خۆشگوزەرانی کە هەبوو ئەوەی کە هەرێم بوو بۆ سنتەرێک بۆ پێکێنانی کابینی وزاری حکوومەتی عراقی یعنی یەکێتی بەو گوڕوتین و بۆ علااقاتی ئێوێ چی بکات بۆ خۆتەزانی کۆمەڵە کێشەی هەڵپەسێراو هەیە لە نێوان هەرێم و بەغدا کێشەی هەڵپەسێراو لە بن نێوان هەرێم و بەغدا هەیە بەڵام بەداخۆ مەسەلەن لە سەرەتای ڕوخانی ڕژێمی عێراقا ئەگەر پێگاتەکانی تری عێراق پارچە پارچە و بێتن نەیانتوانێت بەیەکەوە بن کورد بەیەکەوە بەڵام ئێستا دیقەتەی کە ئەوان پێچەوانەکەی بۆتەوە ئێستا ئێمە لەبەرەوە یەکەم شت بەلایەتی نیشتمانی کوردستانەوە گرنگە کە ئێمە ئەو یەک ریزی خۆیان پارێزین جاران ئەمانوێت با لە بەغایەک ریز بین لە هەرێمی کوردستانیش ناکۆک بین تەبیعیە بەڵام با لە بەغایەک ریز بین ئێستا پێچەوانەکەی بۆتەوە بەشێک لە سیاسەکان داوایەوەمان لە یەکەن لە هەرێمی کوردستان بۆ پێگەیرانی حکوومەت کە دواتر پێم وایە قسەی لەسەرەکەین یەک ریز بین و بەیەکەوە بن ڕێ بکەین بەڵام لە بەغانەمانە نەخێر بەلایەتی نیشتمانی کوردستانەوە گرنگە کە هەم لە بەغاش هەم لە هەرێمی کوردستانیش بەیەکەوە بین و یەک ریز بین هەموو بەیەکەوە لەسەر ئەم بابەتانە ڕێ بکەین و بگەینە ڕێکەوتن زۆر باشە کاک زیاد ینی هیچ گفتوگۆیەکی شاراوە هەندێک مێدیا باسەکەن کە شاندێکی پارتی بەنهێنی هات پێتە سلێمانی گفتوگوی لەگەڵ یەکێتی کردبێ پەیام گۆڕینەوە هەبوو لە نێوانیشتی وڵا بەخۆ بە دڵنیاییەوە وەکو ڕسمی نەبووە ئێوە خۆتان ئاگادارن بە شێوەی ناڕسمی هەموو کاتێک ئێمە لەگەڵ هێزە کوردستانیەکان ئێمە دژمنایەتیمان نییە علااقات و پەیوەندیێر هەیە ڕاگۆڕینەوە بە دڵنیاییەوە هەر هەیە ساردی و گەرمی لە پەیوەندیەکانە هەبێ بەرزوی نزمی هەیە ئەو شتانە هەبێ بەڵام دوجار ئەوەی کە گرنگە بەلایەتی نیشتمانی کوردستانەوە ڕێ بکەوین و یەکڕیز بین و بەیەکەوە بین ئەو بەلامانەوە گرنگە ئەو مەهامی یەکێتیە شیعەکان تا چەند مەسەلە لە شیعەکان لە سونەکان هەما هەنجیتان هەیە کە گرنگتێک هەبێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە پەیوەندی عرفەی کە باست کرد کە تقریبا قووەتێکی یاسایی وەرگرتووە ئێمە باسی ئەوم کرد ینی لە ڕابردووە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەم علااقات و پەیوەندیانە تێکچوو بەڵام ئەمە بە حکمەتی و حکمیەکانی مام جەلال لە ماوەی ئەو 4 ساڵە سیاسەتی سەرۆک بابلوو یەکێتی نیشتیمانی کوردستانی ژوا بووە کە بەردەوام لە هەوڵا بین بۆی ئەم پەیوەندیانە ڕێک بخێنەوە ڕەنگە دەیان و سەدان پڕوپاگەندە لەسەر ئەم بابەتانە لە سوسیال میدیا و لە کەناڵەکانەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام خۆی یەکێتی گوێ بەوانە نادات ئەوەی کە گرنگە ئامانجەکەیەتی و بتوانێت کار لەسەر استراتیژ و سیاستەکەی خۆی بکاتەوە بتوانێت ئامانجەکە بەدی بێنەوە کوتم ئەوشەوەیە کە پەیوەندەکانمان ڕێک بخێنەوە پەیوەندەکان ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاسێکی زۆر باشەیە لە پەیوەندەکانی لەگەڵ هێزە عێراقیەکان بە دڵنیای ئەمەش کاریگەریە بێت لەسەر پەیوەندەکانمان و هێزە عێراقیەکانیش تێگەن لەوەی کە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی گرنگ و کاریگەر بووە لە عێراق لە ڕابردوو لە ئێستاشا کاریگەری خۆی هەیە لەبەرەوە ئێمە هیچ گومانێکمان لەوە نییە کە ڕەنگە سەرێشت بۆ دروست بێ لەم بابەتە بەڵام دوجار ئێمامانەیە ئەو سیاستە جێبەجێ بکەین کە خزمەتی هەموو عێراق و بە تایبەت خەڵکی کوردستان وەکو ئارزم کردی لە سەرەتا جێبەجێکردنی دەستور خاڵێکی ئەساسی و گرنگە بە نیسبەت خەڵکی کوردستانەوە گە دەستور جێبەجێ بێت مافەکانی خەڵکی کوردستان زامنە بن ئەوەی کە ترسە هەموو هەرێمی کوردستان و هێزە کوردستانەکانیانە جێبەجێ نەکردنی دەستورە یەکێتی خۆتە زانین دابەشبوونێکی مەحوەری ئیقلیمی هەیە لەو ناوچەیە یەکێتی لە پێناو چارەسەرکردنی پرسەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە عێراق یان لە بەغدا لە بلاک لیستی هیچ لایەنێکی ئیقلیمیدا هەیە یان
مثلًا فشاری لەسەر بێ ئەو هەموو پرۆپاگەندەیە ژناوەکو ئارزم کردی هیچێتی ئێستا لە شەرق و بۆ غەرب پەیوەندی لەگەڵ هەموو لایە باشە لەگەڵ تاران پەیوەندیمان باشە لەگەڵ ئەمریکا و هێزا و هێزەکانی هاوپەیمانان پەیوەندیمان باشە لەگەڵ هێزە عێراقیەکان پەیوەندیمان باشە لەگەڵ دەرودراوسێش ڕەنگە بە قۆناغی ناهەموارەتی پەڕی بێ بەڵام وردووردەوانش ئەو علاقەت بڕوا ناکەم هیچ کەسێک هیچ هێڵێکی سووری لەسەر یەکێتیکە یەکێتی هێزێکی نیشتیمانی و لە قۆناغێکە لە پێش خەباتی تێکوشانی گەلانی عێراقیش بووە نەگەرێمی کوردستان باش قسەیەکەیە کە پارتی دموکراتی کوردستان لە سەرەتاوە ویستویەتی مەسەلەی پێکێنانی سەرۆکۆمار دیاریکردنی پۆست سەرۆکۆمار بە پێکێنانی کابینەی دەببەستێتەوە بۆ یەکێتی لە هەندێک لە داواکاریەکانی خۆی پاشەکشە بکە و پارتی بۆ مەرجە پشتیوانی کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە شتی وهاتان هاتۆتە بەردەستیان بەردەم چ بە دەزێنانی سەرۆکۆمار هەموو حزبێکی سیاسی هێزێکی سیاسی کە سیاست دەکات و خەبات دەکات لە پێناوی بەدەزێنانی ئەو متمانەیە کە لە خەڵکۆ وەریەگرێت بۆی بەشدار بێت لە حکومڕانیە بۆی بتوانێت سیاستەکانی خۆی لە حکومڕانیا جێبەجێ بکە خۆ ئێمە مەسلەی سەرۆکۆمار و بەشداریکردنمان لە حکوومەتی هەرێمی کوردستان یەک ئامانجەش خزمەتکردنی خەڵکی کوردستانە ئێمە ئەمانەوێت وەکو عەرزم کردن ئێستاوەی کە گرنگە بەلامانەوە بێژگەلەوەی کە دەیان دەسەڵاتیکەی سەرۆکۆمار هەیە کە پێویستە جێبەجێ بکە و پیادەی بکە گرنگترین خاڵ و ئامانج و استراتیجی یەکێتی نیشتیمانی کوردستان مەسلەی دەستور و جێبەجێکردنی دەستورە لە عێراق و بۆ هەرێمی کوردستان ئەمە بەلای ئێمە گرنگەوە حکوومەت کە لە پێگەنانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەچیت مەسلەی خزمەتە کە دواتری نەسەری بەڵام ئەچی دەم بابەتانە کاریگەریان لەسەر یەکتری هەیە بەیانی ئەگەر مەسلەی سەرۆکۆمار کە هاتە پێشەوە هێزە کوردستانەکان پشتیوان بن هێزە عێراقیەکان پشتیوان بن کاریگەری شیە بێ لەسەر هەرێمی کوردستان و پەیوەندیەکانمان لە هەرێمی کوردستان بەڵام وەکو پێم وتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەسلەی پێگەنانی حکوومەتی هەرێمی کوردستانە قسەی خۆی بە وردی لەگەڵ پارتی کردووە بۆ داهاتووش هەموو ڕۆژێک ئامادەی دانیشتن و گفتوگۆین بەڵام بەو شێوەیە کە لە خزمەتی خەڵکو و هاوڵاتیان بێت ئێوە ئەو بابەتتان تاخیر کرد بۆ بگاتە مەسلەی سەرۆکاتی کۆمار پێکێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان وەک یەکێتی یاخود نەگەیشتنەوە قەناعەتەی کە ئەو کابینەیە بۆ شێوەی کە دروستە بێ خزمەتی کۆمەڵانی خەڵکەکە خۆی جارە یەکەم شت ئەم گوڕێ ئێستا بارودۆخی کە ئێستا دروست بۆ زۆر توم ئێنا ئەبێ بە حاڵتیش تەبیعی وەریگرین لەبەرەوەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کراوە هێشتا حکوومەتی هەرێم پێک نهاتووە هەڵبژاردن لە عێراق بۆ ئێستا خەریک پێگەنانی حکوومەتی عێراقنەوە ئەمە تەبیعیە هێزە سیاسەکان لە ململانێکی زۆرا بن من لای خۆمەوە ڕێی خۆمە حاڵتیش تەبیعیە بەڵام حاڵتە تەبیعیە بێ بگەینە هەرەکەوە ئێمە لە هەرێمی کوردستان لە بەتایبەتی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامی هەستمان بە غۆبنێکە کرد کە ئەم حکوومەتە هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانە بەداخەوە بە حکوومەتی خۆی نازانێت لەبەرەوەی کە ئەم حکوومەتە نەیتوانی ئەو ناعەدالەتی کە لە نێوان شار و شارستانی هەرێمی کوردستانە هەبووە بیپارێزە نەیتوانی ئەو جیاوازەی کە لە بێندەنیوان شارێک بۆ شارێککە ئەکرا لە هەرێمی کوردستانە ئەم جیاوازێ کەم بکاتەوە ڕەنگە بۆ ناوچەیەک و مەنطقەیەک حکوومەت بە شێوەیەک کە تەعاملی کردوێ بۆ ئەم زۆنەی ئێمە بە زۆریشکە مامەڵی کردبێ لەبەرەوە هەستت بەوا کرد کە دایمە جیاوازیەک هەیە ئێمە ئەمانوێ بۆ ئەمەی کە لە هەڵبژاردنیش بەرنامە و استراتیجی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەڵێنانەی بە خەڵکی کوردستانیشماندا بووە ئێمە ئەوە بووە کە ئێمە پشتیوانی حکوومەتێکە بین کە حکوومەتی خەڵکی کوردستان بێ حکوومەتێکی خزمەتگوزار بێ حکوومەتێ بێ بتوانێت ئەم جیاوازیانە و ئەم نەعەدالەتیانی لە بینی شار و شارستانی هەرێمی کوردستانە حکوومەتی کات ئەم جیاوازیانە تێپەڕێ خەڵکی سلێمانی و ناوچەکانی شار و شارستانی سنووری ئەم سنوورە هەست بەخوبن نەکەن کە جیاوازیچکەیە کرێ لەگە سنوورەکانی کە ئێمە ئەم جۆرەمان لە حکوومەت دەویست خۆ ئێمە ئەوەی کە لەسەر پێگەنانی حکوومەتی لەسەر فڵان وەزارەت و پیسار وەزارەت منەوە ڕێی خۆم پێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەمە وەستا بێت و ئەمە ببێتە لە ڕابردووشە ئەگەر دقت بێ خوارد بە ئێمە بە گۆڕان 9 و 10 وەزارەتمان لاوە بەڵام هەر هەستی بۆ خوب ناکرد
ئێستا مۆزۆعی یەکێتی نیشتیمانی کوردستان مۆزۆعی چۆنێتی جۆری حکوومەتە حکومڕانیەکەیە نەگەوەی کام وەزارەتە لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکە تۆ ئەگە دقت بێ وەرە خاڵە ئەساسیەکانی مەسەلەی ئابووری لە هەرێمی کوردستان و مەلەفی ئابووری لە هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان تیاغایی بووە یعنی مەسەلەی مەلەفی ئابووری نەکەوەی بێتۆ بێ کوردی گێتەوە بۆ وەزارەتی دارایی مەسەلەی ئابووری لە هەرێمی کوردستان مەسەلەی ئەمنی لە هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان تیاغایی بووە مەسەلەی علاقات و پەیوەندی کە زۆر گرنگە و یەکێک لەو بابەتانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە سەر و کۆماری لابێ ئەم بابەتەیە کە بۆ ئەو شێوازی ئەو علاقات و پەیوەندی کە یەکێتی بتوانین لە عێراقا ئەمە تەوزیف بکرێت و استفادەی لێ بکرێت ئێمە لە هەرێمی کوردستان ئەم علاقات و پەیوەندیانەمان ئەوەی کە هەرێمی کوردستانێتی وەکو حکومڕانی ئێمە تیاغایی بووین ئێمە ئەگە شەریک بین لە حکوومەتی هەرێمی کوردستان مەفروزە حزورمان لە هەمووەمانە هەبێ قسەکە لەسەرەوە نییە ئەوەی کە پروپاگەندا کردی وڵا یەکێتی داوای 50 کردووە قەت یەکێتی لە هیچ زانیشتەکە داوای 50 نەکردووە داوای ئەوەی کردووە کە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان شەریکی حەقیقی بێ شەریکی حەقیقی ناکاتەوەی بڵێ 50 بەڵام بەبێ حزوری یەکێتی نیشتیمانی کوردستان کەس لەگەڵەوە نییە کە بەو شێوازەی کە تۆ کە باسی مەلەفی ئابووری بکرێ مەسەلەی نەوت بکرێ مەسەلەی ئەو غاز بکرێ مەسەلەی چی بکرێ بڵێن وڵایەتی خەڵک لێمان ناکڕێ بڵێن وڵاگەمان لێنێ مەسەلەی ئەمنیەت لە هەرێمی کوردستانە خۆ مەسەلەی ئەمنی وەزارەتی ناوخۆ کە پێم وایە ئەوە هەموو دانیشتوانەی کە کردمان لەسەر شێوازی حکومڕانیەکە بۆ لە هەرێمی ڕۆژێک باسی نەگەیشتوینێتە ئەو باسانە جنا خۆ بەڵام خۆ پێشتریش مەسەلەن لە کابینەکانی ڕابردووە وەزارەتی ناوخۆ لای پارتی بووە وەزارەتی ناوخۆ لای یەکێتی نەبووە بەڵام ئاگادار بووە لە کۆمەڵە جوڵی مەسەلەی ئەمنی وانە لە هەرێمی کوردستانە لەبەرەوە تەمەناکەین کە ئیشەکان یان شارەکان یان ململانەکان ململانێکردنی شکاندنی ئیرادە نەبێ ئیشکردن لەسەر ئەم بابەتە نەبێ چکە یەکێتی کار لەسەر ئەم بابەتە ناکات یەکێتی کار لەسەر مەسەلەی خزمە گوزاریەکە بۆیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ژەگەر پێت بڵێن وڵا لە ڕابردووە نەمانتوانی حکوومەت پێم زانیت کە تۆ لەگەڵ هێزێکی سیاسی دانیشی بەتایبەت پارتی چەتی کە دانیشن ساڵانێکە لەم هەرێمی کوردستانە بە یەک و حکومڕانی ئەم هەرێماکەن دانیشی کە قسە لەسەر ئەوەکەی کە منەمەوێ شەریکی حەقیقی بب لە حکوومەتەکەت بۆی خۆم بەخاوەنی حکوومەتەکە بزانم ئەوەی کە لە ڕابردووە خۆ لە قۆناغێکە لە کابینێ حوت و هەشتوانە بیرمانە لە قۆناغێکا گەریشێتی نیشتیمانی کوردستان نەبووە حکوومەتەکە هەڵەوەشایە بەشەریە لە بەڵامێشێتی هەموو جارێک خۆلای خەڵکو لای معارزەک لێەوە لە یەکراکە یەشێتی بۆتە دارشەقەکو چۆتە بەندەزی ڕاستکردوی حکوومەت بەڵام لە کابینەوە بە جۆریشکە مامەڵانەکەی ئانوێکێتی خۆی بە خاوەنی حکوومەتەکە نازانێت ئێ مەسەلەکە ئەوە بوو کە تۆ ڕۆڵت نەبوو لە سیاست و جێبەجێکردنی حکومڕانیەکە ئەچیت خودش بە خاوەنی نازانێت لەبەرەوە بێت تۆ ئاگاداری هەموو جمگە ئەساسیەکانی حکومڕانی بی لە هەرێمی کوردستان لە پێناوی ئەبێ خۆت بە خاوەنی بزانیەوە یەکێتیش هەروە سیاسەتەکە بۆ داوای و سامسەمێنێ نیە بڵێم یەکێتی داوای ئەوەکە بە وەزارەتێکم هەبێن جا لەولاوە وەزارەتێکی ئەگە دقت بن لە حکوومەتی هەرێمی کوردستان کابینێنەوە وەزارەتی مالیە هەبوو بەڵام یاری دەدەری سەرۆکی هەرێم هەبوو بۆ مالیە بۆ دارایی بە زۆر شت کاوە کراوە وزارەتی مالیە ژاگالێنەوە بۆ وەزارەتەکانی کە بە هەمانشی ئەمە ڕازوە خۆ مۆزوعەکە ئەوە نییە خۆ تۆ ڕێک بێ نیوەی وەزارەتەکانیش دوباتێ کە بۆ شێوێت تا مامەڵی لەگەڵ کرد هەر هینی دانی ناتوانین لە حاڵێک ئەگەر پارتی دموکراتی کوردستانەوە ببەستێتەوە بڵێ ئێوە چێتان کاندید کرد ئێمە تەیید یەکەین بەڵام وەرن بەو شێوەیە حکوومەت پێک بێنینیان کابینەیدا پێتوانێت دیسان زۆڵمە غەدرە لە ئێمە سێرکە وا بیر ناکەنەوە بیرکردنەوەش بیرکردنەوەی هەڵەیە بڵێن وڵا ئێمە کاندید بۆ یەکێتی نیشت بۆ سەرۆکاتی کۆمار سمێنە یەکێتی نیشتیمانی کوردستان دیاریەکە نقطە بەیانی یەکێتی نیشتیمانی کوردستان کاندید دیاریەکە بەڵام گرنگە ئەم کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دیاریەکات کاندیدی هەموو لایەنەکان بێت بەتایبەت لە هێزە کوردستانەکان بێت و هێزە عێراقیەکانیش ئەوە نەنجێشی تێدا نییە ئەوە بۆ هەموو بەڵام ناکاتەوەی بڵێ وڵا ئەی باشە بەهنی مۆزۆی حکوومەت دێتە پێشەوە ئەش بێت خۆیمە ئێمە هینمان بۆ نەکردووە بەڵامەوەی کە بۆ پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کە قسەمان لەسەر کردووە
شێوازی حکومڕانیەکەی لە هەرێمی کوردستانە ئەبێ بەو شێوازە بێ کە ئەم حکوومەتە حکوومەتی خەڵک و حکوومەتی خزمەگوزاری خەڵک بێ بەمەش بەچێ بێ و جێگەی سیاسەتەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لەم حکوومەتە جێگەی بێتەوە شەریکی حەقیقی بین بە معنای کەلمە شەریک حەقیقی بین ئاگامان لە سیاسەتی ئابووری بێ ئاگامان لە سیاسەتی ئەمنی بێ ئاگامان لە علاقات و پەیوەندی بێ و بەبێوە ناپێک نایەت بێمانە جێبەجێ بکرێت جنا ئەمە بۆ یەکێتی گرنگیان بۆ خەڵک کاکزیات زانین خۆ یەکێتی ئێمە مۆزوعەکە خەڵکە ئەجینا ئێستا هەرە وەزارەتانەی کە ئێستا دیاریەکرێ و بدرێ بە یەکێتی هۆڕەنە بەیانی گەل لەسەر مانەی ڕێکەن هەرە وەزارەتانە وەرگێ یەکێتی لەبەرەوە هیچ لە مۆزوعەکانی یەکێتی بەڵام بەو شێوا گۆڕێ یەکێتی خاوەنی سەنگە خاوەنی تاریخە خاوەنی خەڵکە خاوەنی نفوزە لە مەرەمی کوردستانە و بەڵێنی بە خەڵکداوە ئەم هێزە خاوەن مێژووە پرچنگاری کە ناوێکێتی نیشتیمانی کوردستانەوە لە پێشەوەی ڕێبەرایەتیکردنی قۆناغێک بووە کە خەڵک ئومێد و هیوای پێ بووە ئێستا بێ ئەم ئومێد و هیوای لای خەڵک دروست بێ کە یەکێتی لە حکومڕانی بێ ئەتوانێت خزمەتی خەڵکی پێ بکات کەلانی کەم کە ڕخنەتان لێگرن بتوان وەڵام دەرەوە ڕخنەکان ناکاتەوەی ڕۆلی هیچ هێزێکی سیاسی کەم بکەینەوە ئیشمان لەسەر ئەم بابەتە نەکردووە بەڵام ئەگەر لەگەڵ هێزێکی سیاسی لەگە پارتی دموکراتی کوردستانە بەیەکەوە حکومڕانی بکەین پێویستە بەیەکۆ دابنێشین و بە تایبەتی لە خزمەتکردنی خەڵکە و خزمەتکار ئەبێ حکوومەتی داهاتوی هەرێمی کوردستان حکوومەتی خزمەتکردنی خەڵک بێ ئەو ڕخنانەی کە لە ماوەی ڕابردووە خەڵکی بۆ لە کابینەکانی ڕابردوو کە یەکێتی تەنها بەشدار بۆ شەریک نەبووە هەمووی گەیشتۆ بە کڕۆکی یەکێتی ینی یەکێتی کردوێتی کردار کە ئەو گلیانە ئەو ڕخنانە دووبارە نەبنەوە ئەمە خۆزانی ڕخنەی خەڵکە بەڵێ ئاوڵاتیانی هەرێمی کوردستانیشە بە دڵنیاییشەوە ئەگەر تۆ بێ واقعانە سەیری بکەی لە بابەتە حزبەکە بچۆرە دەرەوە ئەگەر دوو هێزی سیاسی بە دوو ڕوویایی جیاوازەوە بە دوو سیاسەتی جیاوازەوە بەشدار بن لە حکومڕانی لە هەرێمی کوردستان یا هەر حکوومەتێکیکە ئەچیت باشتر دەتوان خزمەت بکەن وەک لەوەی کە هێزێکی سیاسی بەتەنیا بێت ئێستا لە هەرێمی کوردستانە پێگاتەکان وایە لە پەرلەمانی کوردستانە هێزێکی سیاسی ناتوانێت بەتەنیا حکومڕانی لە هەرێمی کوردستان دروست کات ئەو قووەتە قانونی هیچ هێزێکی سیاسی نییە لەبەرەوە ڕەنگە باشترین حاڵاتیش ئەمە ڕێی خۆمە باشترین حاڵەتەوە بێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان دوو خاوەنی ینی هێزی خاوەنی تاریخن و پێکەوە لە باشتر لە خەڵکیکە لە یەکتیەگەن یەکێتی و پارتی چاوەڕێ ئەوەین کە ئەو مرونەیە لە حکومڕانی من باسیەوە ناکەم برونەی پارتی بۆ یەکێتی ئەم مرونەی بۆ حکومڕانی بەیەکەوە بە هەدیە پێتان بدرێ یان وەکو مەزلومێک خۆتان پیشاندن یان بڵێن 50 مانەوێ پۆستی هەدیە دڵتان ڕابژیرێ ئەوەی کە زۆر پۆستی هەدیەمانەوە ئەمانوێت لە حکومڕانی بەشدار بین نە پۆستی هەدیەمانوێنە کەس خێر بە کەسەکات ئەگەر جاران قسە لەسەر ئەو بوو کە ئەیانوت مەسەلەن بارودۆخە سیاسی و جوگرافیەکە وایەکە بەڵام ئێستا لە قانونیەکەشەوە لە ناو پەرلەمانی کوردستانە هێزێکی سیاسی ناتوانێت بەتەنیا حکوومەت پێک بێنێ من قەناعەتی خۆمەوە ینی ڕێی خۆمە کە چەند هێزێک دوو هێزی سیاسی حکوومەت پێک بێنن باشترە وەک لە هێزێک ئەنی هیچ هێزێک بەتەنیا نەبێت کە دوو ڕیایی وەکوتم دوو ڕیایی جیاواز دوو سیاسەتی جیاواز دوو بەرنامەی جیاواز مساومەکردن لەسەر جێبەجێکردنیان بەرنامانە خزمەتی خەڵک زیاترەکات کەواتە حکوومەتی پێک بێچێتی ئێوێ حکوومەتی هەموو خەڵک بێ بۆن لە ماوەی ڕابردوو کارەساتی سروشت ڕوودا لە چەند سەماڵ بەراوردێک کرا کە یانوت نەسریە شارەوانی 4 ملیۆن دینار بیان 2 ملیۆن دینار بە هیچ شارەوانیەکی دیکەی سنووری واقعەکەوە ژێردەسەڵاتی پارتیان لە سنووری پارێزگاکانی هەولێر دۆک 100 ملیۆن و 80 ملیۆن و 90 ملیۆن بوو کەسیش نەیوتوانیە ئەنی کەواتە لە حاڵەتێکی وادا خۆ لە چەند سەماڵ هەموو یەکێتی نییە لانی دیکەشی تێدایە خۆ لە شوێنی مەسەلەن بۆ ئەم جیاوازیە مەسەلەن زەقە قبول بکرێ کاکزیار لە خولی پێنجی پەرلەمان من سەرۆکی لیژنەی مالی بووم بەڵێ چەند جارێک لەسەر مێزە دانیشتیم ناقەشەی ئەم بابەتەمان کردووە من نامێ بچمەوە سەر وردەکاریانە تەنیا هەرەوە نییە بە سەدان و سەدان شت هەیە کە قسەی لەسەر بکەیت و ناعەدالەتی هەیە بۆیە ئێمە بە یەکێتی بە دوێک جوملایڵین ئەو حکوومەتەی داهاتووی هەرێمی کوردستان ئەبێت ئەو ناعەدالەتیانە تێپەڕێنێ
ئەبێ ئەو جیاوازیانی لە بینی شار و شارچکانی هەرێمی کوردستانە هەیە کەم ببێتەوە کەم بکرێتەوە بۆی بتوانین خزمەتی هەموو شار و شارچکانی هەرێمی کوردستان بکەین ئەمە گرنگترین خاڵی ئەساسیەوە هەموو ئەوانەشە دەیان و سەدان نمونە هەیە کە باز لەسەر ئەوانە بکەین کە حەت لە کاتی خۆی لە مەسلەی پارەی موچە کە ئەو کاتە بڕێک پارە لە فرۆشتنی نۆت ماگانە کە بڕابەوە کە تەمویلی سەر وزارەتی مالیە کراوە بەشێکی لە داهاتی سلێمانی و بەشێکی داهاتی نەوەدە و کاتە بە داهاتی نیشتیمانی ناوەهێنرا بەڵام داهاتی ناوخۆ بۆ سنووری پارێزگای سلێمانی و سنووری پارێزگای هەولێر دووەک جیاواز بوو لەمانە سەدان جار قسەمە لەسەرم بابەتە کردووەوە چەندین جار ڕاپۆرت لەسەرم بابەتانە ئامادەکراوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ پەرلەمان کابێمانە تێپەڕێندێ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بێ حکوومەتی لە خانەقینەوە تا زاخۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێ حکوومەتی ئێمە هەمووم هەرێمە بێ ئەو حکوومەتە خۆی بە خاوەنی بزانێ وەزیرێک کابێتە وەزیری لە حکوومەتی هەرێمی کوردستان لە زاخۆ و لە دوهۆک و لە کەلار یەک دەسەڵات و یەک ڕوئیای هەبێ بەڵام ئەم جیاوازیانە ئەچیت حکوومەت نییە و خەڵک بە حکوومەتی خۆی نازانێت لەبەرەوە ئەمە کەی گرنگە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ئەم بابەتەیە حکوومەتی خزمە و گوزار بێ ئەو نەعەدالەتیانی لە ڕابردووە هەبوون تێپەڕێنە کاتێک کارەساتێکە بێ نەگەینە سەرەوە بڵێن لە فڵان شوێن وایە و لە فسارە چۆن وایە زۆر باشە با ئەو دووسێ خولەکەی ماومە کاک زیاد باسی لانە ئۆپۆزیسیۆنەکان بکەین کە لە هەرێمی کوردستانان حکوومەتی هەرێمی کوردستانیان ڕەت کردوتەوە پێت وایە لە حاڵەتی ئەوەی دوای ئەوەی پۆستی سەر و کۆمار یەکلابەوە یان سەرۆک وەزیرانی عێراق یەکلابەوە پارتی ئەگەر یەکێتی بەو مەرجانە بۆی جێبەجێ نەبوو پارتی دەست بۆ زۆری نەبە وڵات دوارێ ئەگە قسەیەک لەسەر بابەتی مەسلەی سەر و کۆمار بکەین کە ئێستا ڕەنگە دەیان خەڵکیکە مەسەلەن خۆیان بربژێ هەرسێ سەرۆکاتێکە زۆر جیاوازن سەرۆکاتی پەرلەمان ناو پەرلەمان هەڵاوژێرێ وانە سەرۆکایەتی حکوومەت دەبێت گەورەترین فراکسیۆن تشکیل بە ڕاست پێشکەشی بکە و لایەن سەر و کۆمار ڕاست بێرێ ئەو کاتە ئەوی کە ماوەتەوە بۆ ناو هەموو خەڵک هەموو عێراقیەکان هەموو خەڵک دەتوانێت بچێ سیڤی خۆی تەقدیم کات و بەو کۆمەڵە مەرجەی کە هەیە بۆ سەر و کۆمار بەڵام ئەوی کە گرنگە چۆن ئەمە ڕێگە خرێمە ئێمە ئەم حاڵتە بە تەبیعی وەرەگرین بە خەڵک بەڵام پشکەکە یەکلابەوە کە بۆ کووردە و لە ناو کوردیشە ئەچیت ئەوانەی کە ئیتفاقەمان لەگەڵیانە هەیە پشتیوانی کاندیدی یەکێتی نیشتمانی کوردستانەکەن پرسیارەکەی جەنابەت ئەوەی کە ئۆپۆزیسیۆن دەتوانێت زۆری نەپێک بێنێ ئەچیت ئێستا تەوان ئەوە لەوە هات ڕەنگە لەوێژ ئێستا خەریکیەوە بن کاندیدیان هەبێ بەڵام مەش ڕەنگە پەیوەندی بەشێکی پەیوەندی بەوە هەبێ کە لە ڕابردوش بۆ جێگری دووەم کاندیدیان هەبووە ئیتر ڕەنگە ئێستاش بیانەوە باڵانسێک ئیمکەنەوە حەقی قانونی خۆشیانە طبیعی عقش قانونی خۆیانەکە هەر کەسێک خۆی کاندید دەکات بۆ داهاتوش چاوەڕێ ئەوین کە حکوومەتی هەرێمی کوردستان نێشەتی ڕەفزیەوەی نەکردووە کە بەژار نابێت لە حکوومەت و ڕێناکەن بەڵکو چاوەڕێ ئەوەی لەو ئیتفاقیە بکرێ بەڵام بەو شێوەی ئیتفاقیە بکرێت کە سەنگەکان لە بەرچاو بژیرێ و شەریکێکی حەقیقی بین لە حکوومەتی هەرێمی کوردستان باش دوا سەرنج و دوا قسەی بەڕێز کاکزیاد بۆ پۆستی سەر و کۆمار ئومێدەوارم ئەم چەند ڕۆژێکە لە بەردەمانە ماوە لە بە خاتری سەنگی کورد لە بەغا بتوانین نسبێنێ هەموو هێزە کوردستانەکان پشتیوانی کاندیدێک بن بۆی بەهێزەوە بچێتە سەرۆکایەتی کۆمار بۆی دڵنیابی کە هێز سیاسەکان لە کوردستان پشتیوانی یەکەن بۆ داهاتوش ئەمە گرنگە و بتوانین ڕوویایەک پیشان بدەین کە لە داهاتوشا کاریگەری لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیە بێت ئومێدوارم کە هەموو لێکتێگەشتێکی باش لەسەر مەسلەی سەر و کۆمار ئەمە کۆتایی پێبێەوە بە زووترین کاتیش دانیشتەکان دەست پێ بکاتەوە بۆ پێگەرانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز زیاد جەباران دابی سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ دەرفەتە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتانەمانەتی خوای گەورە بن خواتان